سڵاوتان لێبێ بەڕێزان بەیاننامەی بزوتنەوەی گۆڕان دەربارەی هەلومەرجی ئێستای کوردستان ئەو نیشتمانیانی سەربەرزی کوردستان وەکەموو بەچاوی خۆتان ئەبینن ڕۆژی کەوتنی ڕژێمە دیکتاتۆرەکان لە زۆربەی وڵاتە ستەمکار و داخراوەکانی جیهان و ناوچەکە دەستی پێکردووە و شەپۆلێکی ناڕەزایی لە پێناو ئازادی و دادپەروەریدا جەماوەری وڵاتە جیاوازەکانی تەنیوە هاوار لە پێناو ئازادی و دادپەروەریدا خەڵکی ڕژاندووەتە سەر شەقام و ترسی خستووەتە دڵی هەموو ستەمکاران لەسەر ئاستی نێودەوڵەتیش پایتەختە گەورەکانی دنیا پێشوازی لەو گۆڕانە دیموکراتیە دەکەن و پشتیان کردووەتە ستەمکار و دیکتاتۆرەکان. ئێمە لە کوردستان لە کاتێکدا بە خۆشحاڵی و پێشوازی لەو شەپۆلی گۆڕانە دەکەین و سات لە دوای سات چاودێری پێشهاتەکانی یەکەین لە هەمان کاتدا بە نیگەرانیەوە دەڕوانینە خەمساردی دەسەڵاتدارانی ئەمڕۆی کوردستان کە هیچ هەنگاوێکی ڕاستەقینەیان بەرەو دیموکراتیزەکردنی سیستمی فەرمانڕەوایی و عەدالەتی کۆمەڵایەتی و دابینکردنی خزمەتگوزاری و پێداویستیە سانەکانی ڕۆژانەی خەڵکی کوردستان نەناوە. لە کاتێکدا خەڵکی کوردستان چاوەڕێ بوون لە دوای ڕاپەڕینەکەی 1991ەوە جۆرێک سیستمی حکومڕانی و دیموکراسی دابمەزرێ کە هەموو ناوچەکە ناچار بە لاساییکردنەوە بکات و گەلی کوردستان ببێتە پێشەنگی گۆڕان و بەرەو دیموکراسی و دادپەروەری. بەڵام ڕووداوەکانی دوای ڕاپەڕین هەموو ئەو چاوەڕوانیانەی لەناو برد. کوردستان نەک هەر نەیتوانی ئەو نمونە دیموکراسی بێت کە شوێنەکانی تر ناچار بکە لاسایی بکەنەوە، بەڵکو سیستمێکی حکومڕانی حیزبی پڕ لە ستەمکاری دروست کرد کە بووەتە نمونەیەکی خراپی لاساییکردنەوە. هاو نیشتمانیانی سەربەرزی کوردستان دوای نزیکەی 2 ساڵ لە دەرکەوتنی ئەزموونی ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی لە کوردستاندا خەڵکی کوردستان ئومێدیان وابوو کە دەسەڵاتدارانی هەرێم بە خۆیاندا بچنەوە و دەرکەوتنی ئەو ئەزموونە بکەنە دەرفەتێک بۆ دیموکراسیکردنی فەرمانڕەوایی و دامەزراندنی سیستمێکی پەرلەمانی ڕاستەقینە و باشکردنی گوزەرانی هاوڵاتیان و دابینکردنی هەلی کار و خۆپێگەیاندن بۆ گەنجان و بە نیشتمانیکردنی مەنزومەی ئەمنی و بەرگری هەرێم و جیاکردنەوەی دەسەڵاتی حیزب لە دەسەڵاتی حکومەت. بەڵام بە پێچەوانەی چاوەڕوانی خەڵکیەوە دەسەڵاتداران بە بەرنامە کار بۆواکەن نابودکردنی دەستگا نیشتمانیەکان لەسەر و هەمووشیانەوە پەرلەمانی کوردستان کە ڕۆڵی ڕەقابی خۆی بە تەواوی لەدەستدا و ئەوە ساڵ و نیوەک بەسەر تەمەنی ئەم خولەی پەرلەماندا تێپەڕێ تا ئێستا دەسەڵاتی ئەوەی نەبووە لێپێچینەوە لەگەڵ تاکە بەرپرسێکی ئەم هەرێمەدا بکە. تەنانەت ئەو حکومەتەی کە شەرعیەتی لە پەرلەمان وەرگرتووە ئامادە نییە ئێتراف بە دەسەڵاتی پەرلەمان بکە و وەڵامی پرسیارەکانی بداتەوە. ئێمە لە بزوتنەوەی گۆڕان چەندین جار بە گوتاری نووسرا و وزارەکی چەندین جار لە ڕێگەی فراکسیۆنەکانمانەوە لە کوردستان و بەغدا دەسەڵاتدارانی هەردوو حیزبی فەرمانڕەوامان لە مەترسی پەرەسەندنی ئەم دۆخە ئاگادار کردوێتەوە. بەڵام جار لە دوای جار ڕوبەڕووی خەمساردی زیاتر و بێباکی زیاتر بوونەتەوە. بۆیە ئێستا کاتیەوە هاتووە بزوتنەوەکەمان بە ڕاشکاوی و بە ئاگاداری ئێوە ئەم داواکاریانە پێشکەش بە دەسەڵاتداران و هەموو هێزە سیاسیەکانی کوردستان کە وەک ڕێگە چارەیەکی ڕاستەقینە بۆ کۆتایی هێنان بەم سیستمە حیزب سالاریە و دامەزراندنی سەرەتایەکی تازەی حکومڕانی کە جێ ڕەزامەندنی ئێوە و شانازی هەمووان بێ. 1. مەنعکردنی سەرکردایەتی پارتی و یەکێتی لە هەموو جۆرە دەستێوەردانێت لە کاروباری حکومەت و دائیرەکانی پەرلەمان، دادگا، ئاسایش، پێشمەرگە. 2. مەنعی دامەزراوەکانی ئاسایش، زانیاری و پاراستن و پێشمەرگە لە هەموو جۆرە دەستێوەردانێت لە کاری سیاسی خەڵک و چالاکیە جەماوەریەکان و گۆڕینی بەڕێوەبەرەکانی ئەم دەستگایانە بە کەسانی بێلایەنی پیشەیی. 3. هەڵوەشاندنەوەی حکومەتە حیزبیەکەی ئێستا یەکێتی و پارتی و پێکێنانی حکومەتێکی ئینتیقالی تەکنۆکراتی بێلایەن. 4. هەڵوەشاندنەوەی ئەم پەرلەمانی ئێستا. 5. ئامادەکردنی زەمینەی هەڵبژاردنێکی نەزیهی بێتەزویر بۆ پەرلەمانی کوردستان کە لە 3 مانگ تێنەپەڕێ. 6. گێڕانەوەی مڵک و ماڵی داگیرکراوی حکومەت و خەڵک لەلایەن حیزبەکان و کاربەدەستەکانەوە. 7. کێشانەوەی ڕەشنووسی دەستوری هەرێم و هەموو ئەو یاسایانەی پەیوەندیدارن بە سیستمی حکومڕانی وڵاتەوە و حواڵەکردنیان بۆ پەرلەمانی داهاتوو. ئێمە لە کاتێکدا ئەم خواستە جەماوەری ڕائگەیەنین داوا لە هەموو هێزە سیاسیەکانی کوردستانەکەین پشتگیری خۆیانی بۆ دەرببڕن. داوا لە دەسەڵاتدارانی کوردستانەکەین کە لە ئاستی بەرپرسیارەتی مێژووی خۆیان دابن بۆ جێبەجێکردنی بزوتنەوەی گۆڕان 29/1/2011.